تورکیا لە چ بارودۆخێکی سیاسی و ئابووریدایە ئەمە گفتوگۆی استراتیژی ئەم شەومان لەگەڵ هەڵیەک لە بەڕێزان یەشاریاکیش وەسیری پێشووی کاروباری دەوڵەتی تورکیا لە ئەنقەرە و فاروق قەرەداخی شارەزای ئابووری لە ئەستەمبۆڵ و هەروەها دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژیکە لە ستۆدیۆ لەگەڵمدایە. لە دوای ئەم قەیرانە ئابووریە کە تورکیا گرتوۆتەوە و داڕمانی لیرە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بە تایبەتی و ئەم ناجێژیریەی لیرە لە هەڵسان و دابەزیندا دەبێت تورکیا بەرەو چه ئاخارێک بباتن. هەندێک پیان وایە کە تورکیا بەرەو لێواری مەرگ دەڕوا لەسەر دەستی حاکمەکانی ئێستا، هەندێکیان پیان وایە ئەمە یاریەکی سیاسیە و داهاتوێکی باش بۆ ئەم پرۆژە استراتیژیەی سەرۆکی ئێستای تورکیا دەهێنێتە ئاراوە. لەلایەکی دیکەوە شارەزانی ئابووری لە جیهاندا پیان وایە ئەو دۆخێکە لە تورکیا ڕوویداوە لەوانەیە کارەساتی گەورەتری اقتصادی بەدوادا بێت و هەروە هەڵاوسانی ئابووری زۆر زیاتر بکا و جگە لەمەش باری کۆمەڵایەتی خەڵک و کار و کاسبی خەڵک تێک بچێت. سەرەتا لە بەڕێز کاک دکتۆر عوسمانەوە دەست پێ دەکەم کە لە ستۆدیۆکە لەگەڵما خوێندنەوەی ئێوە بۆ ئەم بارودۆخەی تورکیا چییە؟ بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان. خوێندنەوەکە وەکو جەنابەت فەرمووت دکتۆر دوو خوێندنەوەی بۆ هەیە. ئەوەی نێزگە لە حکومەت چی ئەڵێ ئوردەغان ئەڵێ ئێمە ئەمانەوێ بەڵێ ئێمە لە 1923 وەکو لێ سەر بەخۆیی ڕامیاریمان بەدەست کەوت، بەڵام شەڕێکی ترمان لە پێشە، ئەوش شەڕی سەربەخۆیی ئابووری. ئەوە ئەڵێ وەختێوێ ئێمە ئەڵێ لەو کاتەواتینێتە حکومەت لە 2002 لەسەر ئەو کارە ئیشەکەین. ئێستا لە اقتصادەکەمان لە ئابووریەکەی تورکیا زۆر شتمان بینا کردووە وەکو ژێرخان، بەڵام تەنها ماوە لەمە دووە مبادرەیەکی تر دەستی پێ بکەین. ئەو دەست پێشخەرەی کە هەیەی ئەڵێ ئێمە اقتصادی تورکی ئەبێ بیبڕین لە کۆنتترۆڵی با بڵێن هەیئاتی دەولی اقتصادی ڕاست سەرمایەداری دووەلی، ئەڵێ ئەوە ببڕین چۆن؟ ئەڵێ با ئێمە تەرکیزکەین جەختکەین لە ناو تورکیا لەسەر ئەوەی بەرهەم زیاترکەین و بۆ بەرهەم زیادکردن ئەمە زۆر پێویستە ئێمە قیمەتی فایدە کەمکەینەوە. چۆن قیمەتی فایدە کەمە؟ ئەڵێ کە تو قیمەتی فایدە کەمەکەیتەوە نەتیجەکەی ئەوە بێ خەڵکێکی زۆر لە بانقەکان قەرز وەرەگرن، اینجا ئەو پارەیە لەبەرەوەی فایدەکەی کەمە استثماریەکەن بۆ بەرهێنان. تورکیا لە دەرئەنجامدا ئەتوانێت با بڵێن هاوردەی زۆر بێت لە زۆر بواری ئابووریەکانی تورکیا. ئێستا بۆ نمونە تورکیا لە 180 کاڵاکانی عەسکەری لە خۆیەتی، بەڵکو ئێستا ئەنێرێتش بۆ دەرەوە، زۆر ئەنێرێت بۆ دەرەوە. ئەڵێ ئەمە ئێمە لە ئەخیردا لە کۆتاییدا ئەم مۆدێلە مۆدێلێکی نێزگە لە سین ئەوش تەرکیزکردن سەر بەرهەمێنان وەکوتم. اینجا ئەمە بۆچوونێکە، ئەڵێ ئێمە ئەبێ وا بڕۆین و ئوردوغان ئەڵێ بەڵێ خەڵکەکە ئێستا زۆر زەرمەند بوونە بە تایبەتی کلاسی فەقیر و طبقەی ناوڕاست، بەڵام ئەڵێ سەبرم لەگەڵا بکەن لە ناو 2-3 ساڵتر ئەبینن تورکیا لەسەر ئەساسێکی زۆر بەهێزترە بێ لە ئەمڕۆ. ئەمما بە نسبەتی ئەوانەی کەوا خەڵکانی تر ئەوانەی نەیاری سوڵتان ئەڵێن ئەمە تورکیا بەرەو دارماڵە بات. تورکیا ئێستا لەبەرەوەی فائیدەی کەم کردووە. تورکیا بەرەو دارمان دەبا؟ من بەڕێی من نا، چونکە بۆ من تورکیا ئوردوغان بناسم، ئوردوغان کابراایکی زۆر پراگماتیکە. لە 2002 لە دەسەڵاتە هەرچی کاتێکەوە کێشە هاتەتە پێشۆ، چی کێشەی سیاسی دەرەکی ناوخۆی پراگماتیزم پێشانەدا، لە ئاخر با بڵێن کە پێویست بوو بۆ تەراجعەکە ئەگەڕێتە دواوە و ئەوەی پێویست بێ ئەیکە دوێنە پاکجێکی ئەلان کرد. ئەو پاکجە لە حقیقەتدا دوای قسە لەسەر پاکجێ دەکەم، پرسیارم لەسەر ئەوە شەیە، بەڵام بە دەچمە لای بەڕێز یەشاریاکیش وەزیری پێشووی کاروباری دەرەوەی تورکیا کە لە ئەنقەرە لەگەڵمە.
جەنابی وەزیر سڵاوتان لێبێت ئێوە ئاگادارن کە لەم ساڵدا لیرەی تورکی هەڵسان و دابەزینێکی زۆری بەخۆی بینەوە و ئەوەی دوێنێ بینیمان ئەم دابەزینە و کە نرخی لیرە نزیکەی 17 لیرە بوو بۆ هەر $1 133 بەرز بۆتەوە دواتر لەگەڵ قسەکانی ئۆردوگان جارێشتر هاتە خوارەوە ئەمانە ئەم نازێگیریەی لیرە تا چەند کاریگەری خۆی هەبوو لەسەر کۆمەڵگەی تورکی و لەسەر سیاسەتمەدارانی تورکیا. That's correct, yeah. بەڵێ. Yeah. بەڵێ لە ڕاستیدا تورکیا بەبۆی ئەم دابەزین و دابەزینەی بەهای تورکیا تووشی شکستێکی گەورە نابێت بەڵام بە دڵنیایەوە دوو شۆخێکی ناسەقامگیری بۆ خەڵکی دروست دەکا چونکە ئەم پرسە لە هەڵاوسان و داکەوتنی نرخی لیرە کاریگەری گەورەی هەیە بەڵام تورکی لە ڕابردوودا ئەم بارودۆخانەی بینیوە و ئەتوانێت هەڵسێتەوە لە ڕێگەی ئابوووریەکی داینامیکەوە کە هەیەی بە بەردەوامی ئەتوانێت لەسەر پێی خۆی بۆستێتەوە. بەڵێ بەڵام یەکێک لە شارەزانی ئیکۆنۆمی لە تورکیا ئاتیلا یەسیلدا کە لە ناوەندی گلۆبال سۆرسە ئەمڕۆ قسەیەکی کردووە دەڵێ ئەم مێژەرانەی ئەم شتانەی کە دوێنێ ئۆردوگان باسی کردووە ناتوانێت بەردەوام بێ بۆ ماوەیەکی دوور درێژ زۆر بتوانێت بەردەوام بێت لە ماوەی 3 مانگدا دەبێت چونکە بۆ ئینفلیشن یعنی ئەو هەڵاوسانی ئابوووریە 121 بووە لە مانگی 11 ئەگەر ئەمە هەر بەردەوام بێ لەوانەیە نە حکوومەتەکەی ئۆردوگان نە هیچ کەسێک لە تورکیا بتوانێت بارتەقای ئەو هەموو قەیرانە بگرێت. تورکیا و ئابووری تورکیا دەوەستێت هەزباری ئەو قورسیانی کە لەسەر خۆیەتی هەتاگە نەگاتەوە ئاستی خۆی ڕەنگە تورکیا نەگاتەوە ئاستی کە دەوێت لە پێشکەوتنی ئابووری بەڵام تووشی شکستش نایە هەتا ئەم پێوەرانی کە دانراوە تا ئەندازێک ئەتوانێت هێزێک بگەڕێنێتەوە بە تایبەتی ئەمە هاوکاریە بۆ خەڵکانی کەوا هەژارن و پرسی بەهای لیرە دادەبەزێت ڕەنگە بەردەوامیشی هەبێت و ئەمە باردۆخێک کە ئاشێت ڕوودا چ ئایا بەرەو زیاتر بەرەو ڕۆبڕات یاخود کارەساتێک ڕۆدا من پێم وانە کارەساتێک ڕوو بدا لە ڕووی ئابووریەوە بەڵام تا ئەندازێکی زۆر کاریگەری لەسەر هەندێک توێژی دیاری کراوە بێت ئەوانەی کە ئابووریکی ناوەڕاست یاخود ڕابردووانێ لە ڕابردووە لە ساڵانی هەفتاکانش هەندێک شت ڕوویدا هەندێک پێوە گرانە پێوە گیرانە بەر نەیتوانی چارەسەری کێشەکان بکات و باردۆخە بەرەو داڕوخان چوو لەو کاتەدا بۆیە ئەم پێورانی کە ئێستا کراوەتە ڕوو وابەستەیە بۆی کە تا چەند بە شێوەیەکی دروست کار دەکات لە ڕاستیدا ئەگەر هاتوو تورکیا ئەم پێوەرانشی جێبەجێ کردو مایەوە ئەوەمانە ئەوە نیە دەستکاری سیستەمی ئابووری خۆی نەکات بەڵکو پێویستی بە پێداچوونێکی دیاری کراو هەیە. بەڵێ کاک فاروق لە ئەستەمبۆڵ لەگەڵمی دێمە لای تۆ ئەو دوو بەڕێزەی کە قسەیان کرد هەم دکتۆر ئەسمان هەم بەڕێز یاشار یاکیش پێیان وایە کە ئەوەی کە خەڵک دەڵێ کارەساتی ئابووری لەوانەیە لە تورکیا ڕووبدا دەڵێن نەخێر هێزی ئابووری تورکیا بەهێزە کە ئەمە مەحاڵە ڕووبدا یاخود لەوانەیە زۆر ئەگەرێکی بەهێز نەبێت کە ئەم شتە ڕووبدا بەڵام تۆ لە تورکیای وێسا لە ئەستەمبۆڵی دەزانی بارودۆخی خەڵک لەوێ بە ئەندازەیەک شێواوە کە پێشتر لە ماوەی 10 ساڵ و 20 ساڵی ڕابردووەدا ئەو شێوانەی بەخۆی نەبینیوە بۆمان باس بکە چی هەیە خەڵک چۆن لێکدانەوە بۆ ئەم هەڵسان و دابەزینەی لیرە ئەکا. سەرەتا بەنای خوای گەورە بێگومان ئینکاری لەوە ناکرێت لە ئێستاە قەیرانێکی ئابووری گشتگیر لە تورکایە هەستی پێکرێت لەلایەن تاک بە تاکی کۆمەڵگا و سەرجەم چین و توێژەکان لە تورکیا ئێستا بە شێوەیەکی بەرچاو وەکو جەنابی شامەژە ئێمە لێرە ڕۆژانە لەگەڵ سەرجەم چین و توێژەکانە چینی ئەکادیمی چینی ناوبازار چینی ئیشکەر بە شێوەیەکی گشتی لە ئێستاە هەموو تاکێک لەم وڵاتە هەست بە دەرکەوتەکانی ئەم قایرانە ئابووریە ئەکا بەڵام پێشەوەی بچینە سەر قایرانە ئابووریەکە بێگومان
ئەم قەیرانە ئابوووریە چەند فاکتەرێکیەوە ڕەهەندێکی هەیە کە گەشتۆتە حاڵەتێک ئێستا کە قەیرانەکە بەم شێوەیە گەشەی سندووە. ڕەهەندی ئابووری هەیە، ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی ئایدۆلۆژی هەیە. وەکو ئەبینین لە چەند خیتابەکانی پێشووتری بەڕێز سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان کە باز لەوە کە فایز لە ئیسلامدا حرامە و ئیباتە بوارێکی ئایدۆلۆژیەوە. بەڵام ئەگەر بینە سەر بارە ئابوووریەکەی ئێمە لە هەر وڵاتێکی مۆدرنەیە ئەگەر بە زمانێکی سادە بیڵین بمانەوەی هەڵسەنگاندن بۆ ئابووری هەر وڵاتێک یاخۆ شێوازی بەڕێوەبردننی بکەین، پێویستە سێرێت چەند ئاماژە و پرەنسیپێ بکەین. لەوانە ئاستی سوودی بانقی فائز کە لە تورکیا مستەڵەحە بەکاردێ، ئاستی هاوسەنگی بازرگانی لە نێوان داهات و خەرجیە، ئاستی هەڵاوسانی ئابووری کە وەکو جەناب شتامەژت پێشە لە مانگی 11 ڕێژەکە 121.3 کە ئەمە بارگرانیکی زۆر بۆ سەر گیرفانی هاوڵاتیان دروست کردووە. و من ڕۆژانە گوێم لە خەڵکی ناو تورکیایە لە ناو بازار لە تویتر کە باز لە گرانبوونی شتومەک و پێداویستیەکانەکان ڕۆژانە، چونکە کاتێک تۆ وەکو مامۆستایش باسی کرد فائز کاتێک سوودی بانقی دائەگری ئۆتۆماتیکیان ئەمەوە ئەکا کە دۆلار بەرامبەر لیرەی تورکی نرخی بەرز بێتەوە. لیرەی تورکی بەم شێوەیەکێک دە سەبەبە گەورەکان کە ئێستا ئەم قەیرانە ئابووریە هەیەوە خەڵک لە حاڵەتێکی خراپایە ئەو دابەزینی سوودی بانقی لەلایەن بانقی مرکزیەوە کە وای کردووە لیرەی تورکی بەها لە دەست با کە لیرەی تورکیش بەها لە دەستەدا. سەرجەم پێداویستی و شتومەکەکان کە خەڵک ڕۆژانە بەکاری ئەهێنێ بێگومان لە دەرەوەی وڵات دێ. ئەگەر مەوادەکەش لە تورکیا دروست بکرێ مەوادی خامی ئەو پێداویستیانە لە دەرەوە دێ و ئەمەش وا ئەکا کە زۆربەی دوکاندار و شوێنەکان نرخەکانیان بەرز بکەنەوە و بە شێوەیەکی گشتی ئەم قەیرانەوەی کردووە کە ئاستی توانای کڕینی خەڵکی تورک لە ماوەی ساڵێکە توانی من 100 کە لیرە بەم شێوەیە لە دەستیەدا خەڵک توانای کڕینی لە دەستداوە، خەڵک فەقیرتر بووە. من نمونەیەک بۆ جەنابەت بێنمەوە لە زانکۆی ئێمە پرۆفیسۆرێک کە ئەو ڕۆژە دانیشتبووین باسی ئەوەیە کەری من تەمەنم 55 ساڵە و بوومەتە پرۆفیسۆر لە ئێستا من 12,000 لیرە وەرەگرم کە ناکاتە $1000 لە کاتێکە هاوڕێیەکی ئەو لە ئەمریکا لە ئەوروپا زیاد لە 10,000-15,000 دلار وەرەکە. بۆیە ئەمە بە شێوەیەکی گشتی ناتوانین ئینکاری لەوە بکەین کە لە ئێستاە ئەم قەیرانە ئابووریە بە شێوەیەکی گشتی هەموو هاوڵاتیەکی تورکیا و بگرە ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەش ئەژین خەڵکی دەروەن و لێرە ئەژین هەست بە بەم قەیرانە ئابووریە بە شێوەیەکی گشتگیر ئەکەن و پێم وایە لە ئێستاە ئەم پاکێژەژی کە دوێنێ ڕاگەیاندراوە ئەو سیسیلە قەراراتانی کە دەرکراوە بە شێوەیەکی کاتی ئەم قەیرانە ڕائاگرێ. بەڵام چەندین خەلەل و کێشەی گەورە هەند لە بەڕێوەبردننی ئابووری وڵاتە لێرەیە کە بە قسەی ئابووری ناسان و بە قسەی تەنانەت هاوڕێیانی پێشووی بەڕێز سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان لەوانە بەڕێز عەلی بابەجان کە 12 ساڵ سەرۆکوەزیران بووە، جێگری سەرۆکوەزیران بوو، بەرپرسی ئابووری بۆ لە وڵاتە، سەرۆکوەزیرانی پێشوو بەڕێز ئەحمەد داوەتۆڵۆ، ئەمانە کە لە کاتی بەرەو پێشچوونی ئابووری تورکیا ئەمانە لە دەسەڵاتا بوون و هاوڕێی ئەردۆغان بوون. بەڵام لە ئێستا هەمویان بە ئاشکرا باس لەو هەڵانە ئەکەن کە لێ بەڕێوەبردننی ئابووری لە وڵاتە بەڕێوە ئەبرێ، باس لەوە ئەکەن کە لیاقەت نەماوە کە خەڵکی زیرەک و ئابووری ناز دوور خراونەتەوە لە شوێنی ئەوە خەڵکانێک کە تەنها گۆڕایەڵی فەرمانەکەن هاتوون بە تایبەت لە مەسەلەی بانقی ناوەندی تورکیا کە یەکێکە لە سەبەب گەورەکان کە وای کردو ئێستا بەم شێوەیە لیرە بشکی ئەوش ئەوەیە کە سیاسەتمەداران دەستێوەردان دەکەن لە قەراراتی بانقی مرکزی بانقی ناوەندی تورکیایە. لە ماوەی ئەم 2 ساڵەیە لەسەر ئەمەیان دواتر دێمەوە لای جەنابەت قسەی زیاتر دەکەن جۆرایەڵی فەرمانەکانی سەرۆکۆماریان ناکرد. دکتۆر عوسمان هەر لەوەوە دەست پێ دەکەن کە ئەو لێدوانانەی دوێنێ ئەردوگاندا یەکێک لە خاڵەکان کە بۆی دڵنیایی بداتە کۆمەڵگەی تورکی دەڵێ هەر ئەوانەی کە کار دەکەن کرێی کار مینیمەم وەیج کەەوەی هەیە 150 دەباتە سەرەوە. ئەمە دڵنیاییەک دەدا بە ئەو خەڵکانەی کە کار دەکەن بە تایبەت ئەوانەی کاری دەستی دەکەنەوەی لە بازار و لە کەرتی تایبەت کار دەکەن. بەڵام تا چەند دەتوانێت ئاوە ڕێژەکەی بباتە سەرەوە 150 ڕێژەی بباتە سەرەوە؟ بەڵێ طبعا بەس ئەوە نەبوو بەڵێ ئەمە ئەتوانێت جێبەجێ بکە ئەوە تا ڕادێک ئێستا هەڵوەسان لە 121 بەڵام ئەو بنسبەتی تەقاعودەکان ئەوانە
و ئەوانەش زیاد کرد دەبڵ کرد بەڵێ. و لە هەمان کاتشە یعنی با بڵێن معاشی قتاعاتی تری کەرتەکانی تری ئابووری تورکیا بۆ هەمووی زیاد کرد و پلانش هەیە لە بوارەکانی تر زیادکە. دکتۆر گیان اقتصادی تورکی ئێمە نابی قیاسی کەین بە دراوەکەەوە بە عملەکە عملا وەکو بڵێ ئیندیکەیتەرێکە یعنی یەک علامەتێکە لە علامات اقتصادی تورکی اقتصادێکی زۆر بەهێزە حتا ئەمڕۆ بە جۆرەی کەمترە لە GDP ئەمڕۆ وۆڵ پۆپولیشن ببی ئەڵێ تاکو ئەم دقیقەیەش تورکیا لە سەتا بڵێم لە وڵاتی هەژدەیەمە لە عالەمە لە بەهێزی تورکیا توانی تقریبا 4 مانگ بەل ئێستا 609 تەن ئاڵتون لە بانکەکانی لە سوید و ئەمریکا بێنێتەوە بۆ وڵاتەکەی لەبەرەوە ئەتوانێ سەد نەقد ئەوەیە لەسەر ئەم پاکیزەی ئەردوغان ئەڵێن پارە تەبعکە بەڵام ئەو پارە تەبعکە بالمقابل ئاڵتونێکی زۆری لە بەرامبەر ئەوش لە ساڵی 2019 لە دوای قەیرانی فەنزوێلا ئەوان 73 تەن زێڕیان فرۆش بەشێکی زۆر لەو زێڕای تورکیا کڕیەوە. تورکیا بەڵێ تورکیا بالمناسبە لە یەدەکی ئاڵتونی شەشەمە لە عالەمە ئەوە شتێکی زۆر لە بواری با بڵێن ناردنی چەک بۆ عالەم و لە بواری با بڵێن هەر 4 جیهازی کارەبایی لە ئەوروپا یەکێکی تورکیا یعنی ئەمساڵ تورکیا و پارش لە 100 زیادەی هەیە لە بەرهەمێنانی نیشتیمانی ئەمە دووەمە تەنها لە دوای سین لەبەرەوە بەڵام لێرە گرفتێکێ دکتۆر کاتێک ناکرێ ئەمە اقتصاد ببەستینەوە بە لیرە وەکو جەنابەت فەرموود بەڵام کاتێک لیرە لە هەڵسان و دابەزینە ئینڤستمنت لە وڵاتەکەدا کەم دەبێت چکە کەسی سەرمایهدار نازانێت پارەی خۆی بێنێ سەرمایە گوزاری بکە یاخود نەکە لەبەرەوەی بۆ هاوسەنگی نیە و ئیستقرار ئەو بۆ ئینڤستمنتی بۆ بەرهێنانی دەرەکی وایە بەڵام حتا و بەرهێنان دەرەکیەکانش ئێستا دێن چێکەن لە پارە ئینڤستمنتەکەن ینی ناڕۆنەوە دوایی جگە لە ینی با بڵێن ئینڤستمنت ئەبێ بکرەوەش بکەینەوە کە تو سوودی بانقی کەمەکەیتەوە لە داخل و بەرهێنان زۆرە بێ چونکە تۆزە پێشستا ئاماژەم پێ کرد خەڵکێکی زۆر قەرز وەرەگرێ و استثماریەکە لە سناعاتی باڵ لە پیشەسازیەکانی ناوخۆیی تورکیا ئەوە پێ ئەچێ ئەوە بەردەوام بێ زیاد بکە بەڵام ڕاستیتەوێ دکتۆر گیان یعنی خۆی دابەزینی بەهای لیرەی تورکی بەس ئابووری نییە یعنی هیچ گومانێکی تیانە لێرەدا مضاربات هەیە لێرەدا دەستێکی دەرەکی هەیە تەبان کە من ئەڵێم دەستێکی دەرەکی من نەک لە بەروەی ئیمانم بە نەظەریەی معامەرە هەیە نا یا حتا پلاندا بەنسبەتی هین سەرۆک بایدن لە کاتی هەڵبژاردندا زۆر بە ڕاشکایی وتی من لە حکوم بم هەموو کارێکەکەم بۆ لادانی ئوردوغان لە دەسەڵات اینجا نمونەیەکی تر هەیئەیەکەیە دەستەیەکە بە ناوی هەیئەی ڕقابەی مالی دەولی 2 هەفتە بەلێسا لە فاینانشیال تایمز راپۆرتێکیدا ئەڵێ باری بارودۆخی تورکی ئەبێ لە گرەی ینی ڕەمادیە ئەوە لە مەترسیدارە بەڵام بۆ وڵاتێکی تر وەکو دیکتاتۆری حکومەکە وەکو سیسی ئەڵێ بارودۆخی مصر زۆر باشە یعنی ئەمە دلیلە بێنەه ڕەهەندە سیاسەکانش ڕۆڵێکی هەیە ئێمە ئازانین لە 1999 مالیزیا یابان هەمان شت کە زۆر بەهێز بوون و لەگەڵ بانقی دەولیە ململانیانە بوو بانقی دەولی توانی زۆر بە شێوەیەکی مضاربە و ڕاسمالێکی ئەمریکیە زۆر دەوڵەمەند بە ناوی سروش توانی پارەیەکی زۆری ئەو وڵاتانەوە هینیان دابەزی بەهای دراویان دابەزی بەڵام یابان سەر لە نوێ خۆی گردووە مالیزیا سەر لە نوێ خۆی گردووە تورکیا
اقتصادێکی زۆر ضعیف نییە کە نەتوانێت خۆی بگرێت تورکیا یەکێک لە 20 وڵاتە بەهێزەکەی زۆر بڵێ لەبەرەوە یعنی من تەسەورەکەم دوای هەر تۆزێ پێشی سەوتم ئاماژەم پێ کرد دکتۆر گیان بە نسبەتی ئوردغان کابراایکی زۆر پراگماتیکە ئەتوانێت ئێستا مەتەلەن ئەڵێ فائیدا سوود لەبەرەوەی لە ئیدیۆلۆژیای ئێمە نیە لە ئیسلامانیە ئەمە سوودی نییە ئێمە نایکەین من وەکو سەرۆکێکی مسلمان ئەوە ناکەم بەڵام لە زۆر شتی تر ئیدیۆلۆجی ئوردغان تەنازلی کردووە لە کاتی پێویست لەبەرەوە ئوردغان لەبەرەوەی هەڵبژاردنەیە لە مانگی 6 ساڵی داهاتوو ئوردغان هەموو شتێک ئەکات لە دەسەڵات بمێنێتەوە بەڕێز یاشاریاکیش لە ئەنقەرەوە لەگەڵمی بەر لەوەی باس لە پرسی سیاسی بکەم کە لەوانێت چ دەستێک لە پشتی ئەوە هەبێکە ئەم هەڵسان و دابەزینی لیرە ئێستا لە تورکیا دەبین دەمەوێت بگەڕێمەوە سەر بابەتە ئابوووریەکە یەکێک لەو مێژەرانەی کە ئۆردوگان دوێنێ لە وتارەکەیدا باسی کرد ئەوەیە کە خەڵکی تورک پارەکانی خۆیان لە بانقەکان دەرنەهێنن بیکەن بە یۆڕۆ بیکەن بە دۆلار هەر بابە لیرە بمێنێتەوە جیاوازیەکە حکومەت یارمەتی ئەم خەڵکە دەدا ئەمە دڵنەوەیەکی باش بوو بۆ خەڵک بەڵام دیسان هەمان پرسیار دەکەبەوە تاکەی ئۆردوگان و حکومەتەکەی یاخود تاکەی ئابووری تورکیا دەتوانێت ئەم جیاوازیە بداتەوە ئەو خەڵکانەی کە پارەیان لە ناو بانقەکانی تورکیا هەیە بۆی هەر بە لیرە بمێنێتەوە سیدەم پێم وایە کە متمانە هەبوون لێ تۆزێک تکشکاوە چونکە خەڵک تاوەکو ئێستاکە باوەڕی بە هەندێک لەو بەڵێنانە کە سەرۆکی تورکیا دەیدات بۆیە تاوەکو ئێستاکە بە شێوازێکی پراکتیکیمان کاری خۆیان نەکردووە من ئێستاکە من لە شوێنێکا دانیشتومە کە دوو کەسی پسپۆڕی ئابووری قساکەن من زۆر باش نیم لە پرسی ئابووری من بوارەکەم زیاتر دیبلۆماسیەت و پەیوەندی نێودەوڵەتەکانە ناتوانم زیاتر شیکردنوویەکی ورد بکەم بۆ بارودۆخی ئابووری وەکو دوو میوانەکەی دیکە بەڵام بە شێوەیەکی گشتی دوانەکەی ئەو دوو میوانەی دیکە زۆر باشتر ورتر قسە لەسەر دەکەن بەڵام بابەتێکە زۆر گرنگە من ئەمەیە قسەی لەسەر بکەم بەڵێ هاوڕام ئەوردگان پەسێکی زۆر پراگماتیکە و زۆر بەهێزە و هەرچیک لە دەستیا بێ دەیکات بۆ ئەوەی کەوا ئەو پێوەرانە جێبەجێ بکات و هەوڵ بدات لە ئاسی بەڵێنەکانی خەڵکیا بێت و چاوەڕوانەکانی خەڵکیا بێت و بەڵێنی خۆی جێبەجەکە چونکە ئۆردوگان دەیەوێت هەڵبژاردن بێتەوە و بۆ هەڵبژاردنش هەموو کارێک ئەنجام دەدات بۆیە ئەگەر لەوێ شکست بێنێت ئەو کاتە کە لەم سیاسەتانی کە دەوێتی جێبەجێکە لە پرسی ئابووری ئەگەر شکست بێنێت کاریگەری دەبێت لە هەڵبژاردنەوەی بۆ جارێکی دیکە بۆیە ئەو هەموو ئەو پێوەرانە دەگرێتە بەردەست بۆ ئەوەی کەوا سەقامگیری لە ئابووری تورکیا دروست کاتەوە ئاسان نییە ڕێیەکە لە بەردەمی وەکۆی بەڕێزانی دیکەش ئاماژیان پێدا تورکیا زۆر ئابوورێکی بەهێزی هەیە و ئابوورەیەکی کاریگەری هەیە بەڵام بە شێوەیەکی باش مامەڵ لەگەڵ ئابووریەدا نەکراوە لە ڕابردوودا بۆیە ئەگە باتەوە باشتر مامەڵە لەگەڵ بکراوە ئەوە دەکرا باشتر وا باردۆکە ئێستاش باردۆخە لە دەست نەچووە من دەتوانم تێبگەم لەوەی کە کێشەکان چین و بەتا هەتا وەزیری پێشووی ئابووری کە جۆم لە بوو چەند هەفتەیەک پێش ئێستاکە ئەو ئاماژەی بەم چەند خاڵانەدا لەوەی کەوا پرسی کەمکردنەوەی بەهای لیرە و دابەزاندنی دەبێتە لە سەبارەت بە دراوەکانی دیکە ئەو خاڵێکی ئاماژەی پێکرد وای کرد کە ئەو ئاماژی بۆدا کە ئەگەر بێت پرسە بەردەوام بێت کاریگەری زۆر دەبێت لەسەر ئۆردوگان و ڕەنگە هۆکارێک بێت لە ڕابردووە لە شوێنانی دیکە هۆکار بۆ دەستکێشانەوەی سیاسەتمەدارەکان بۆیە ئەگەر ئێستا بێن قسە لەسە بکەین ئەوەی کەوا ئۆردوگان دیکە ڕەنگە تورکیا ڕزگار نەکە بەڵام دەتوانێت تورکیا ڕزگار بکات لەوەی ئابوورەکەی بەرەو داڕوخان بچێت بەڕێز یا شار خۆت دەزانی خەڵک لە تورکیا بە تایبەتی نەیارەکانی ئەردوگان و بە تایبەتی نەیارەکانی ئەکەپە باز لەوە دەکەن کە هۆکارێکی گەورە لە دواوەی ئەم قەیرانێکی هەیە ئەویش ئەوەیە بەشێک لە ئۆردوگان و بنەماڵەکەی خۆی دەستیان بەسەر ئابووری وڵاتەکە داگرتووە تا چەند پێم وایە ئەوە ڕاستە وەکو وەزیرێک نا بەڵام وەکو هاوڵاتیشی تورە گەگە سەری ئەم بابەتە بکەیت
لە ڕاستیدا بەدڵنیایەوە کە سەرۆکی تورکیا دەسەڵاتێکی زۆری هەیە و دەتوانێت کە کۆنتترۆلی ئابووری بکە بەڵام ئابووری بەخۆ ڕێساو یاسای خۆی هەیە تۆ هەموو کەسێک ناتوانێت یاری بە ڕێساو یاسەکانی ئابووری بکات لە وڵاتدا بەڵکو دەبێت دوجار وابەستە بێ بە ڕێسایەسایانەی کەەوە ئابووریکی بەهێز کارەکانی خۆی دەکات بۆیە ڕێساو یاساکانی ئابووری لەگەڵ سەردەمدا دەڕوات بۆیە تورکیا ناچارە هەر سەرۆک وەک کەسێکی دیکە پێویستە ڕێگە چارێک بدۆزنەوە مامەڵە بکەن لەوەی کەەوە دەڵۆ چۆن دەڕواتە ڕێوە هیچ کەسێک ناتوانێت بە کەیفی خۆی کاری خۆی بکات بەڵام پێم وایە کە ئۆردوگان ڕێگەیەکی ڕوونی لە بەردەمە بۆی بتوانێت وڵاتەکە ڕزگار بکات لە داڕوخان لە ڕووی ئابووری. کاک فاڕۆق کە لە ئەستەمبۆڵەوە لەگەڵمی لە هەڵبژاردننی داهاتوودا چی دەگوزارێ بە تایبەتی لە ئەستەمبۆڵ یەکێک لەو خاڵە گرنگانەی کە بۆ مای نیگەرانی ئەکەپە و ئەردوگان لە هەڵبژاردننی ناوخۆدا لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا ئەوە بوو کە شارەوانی ئەستەمبۆڵ کەوتە دەست جەهەپە کەوتە دەست پارتی پارێزگاران لە تورکیا ئەمجارە لەوانێت چی ڕووبدا کە تورکیا لەناو ئەو بارودۆخەی ئابووریەدایە. بێگومان لە ئێستاە ئەو قەیرانی کە باسێکن وە سەرجەم ڕەهندەکان پەیوەندێکی گەورەی هەیە بەوەی کە ئەمانە تای هەڵبژاردنە بێگومان لە 26/2023 کەمتر لە ساڵ و نیوێک وا قەرارەکە انتخابات لە کاتی خۆی ئەنجام درێ هەرچەنە زۆربەی ئاماژەکان باسیێواکەن کە پێشەخرێ بۆیە لە ئێستاە ئەم قەیرانە ئابووریە بە دەرەجەی یەکەم من ئەمە شتێک بڵم لە ئێستاە ئیدارەی ئاکپارتی و هەرچەنە ئاکپارتی وەک حزب لە ئێستاە لەوەی میوانەکانیشم هاوڕابن لە تورکایە وەکو حزب زۆر باس ناکرێت چونکە ئێستا تەنها مەرجعی قەرار تەنها کەس کە دەسەڵات و قەراراتی لابێت تەنها بە پێی ئەم سیستەمە سەرۆکاتی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغانە بۆیە لە ئێستا بەپێی دەستگای مێترۆپۆل کە دەستگایەکی سربەخۆیە آخر ڕێژەی استیطلاعی ڕەئی ئاکپارتی ڕێژی دەنگەکانی بۆ 131 دابەزیوە کە ئەمە کەمترین ئاستە لە چەند ساڵی ڕابردووە و ئەم قەیرانە ئابووریە بە دەرەجەیەکی گەورە چونکە ئەردۆغان منیش هاوڕان بێگومان اقتصادی تورکی اقتصادێکی گەورەیە وەکو باسیشم کرد تەنها بە دیڤالویشن ناتوانین بڵێن کە اقتصادی تورکی خراپە بەڵام ڕێژەی هەڵاوسانیش زیادە بەڵام قەرزی دەرەکی تورکیا زۆرەکە نزیکە لە 480 میلیارد دلار بە دلار و یۆرۆ قەرزی دەرەکی هەیە بە شێوەیەکی گشتی لە ئێستاە قەرزەکان لە تورکیا زۆر کەڵەکە بووە و بە شێوەیەکی گشتی ئەمە وای کردووە کە دەنگدەری ئاکپارتی زۆر کەمتر بێتەوە لە چاو من نەتوانم بڵێم زۆربەی لەو هاوڕێ دۆستانی کە من ئەیان بینم لە ئێستاە کە پێشتر دەنگدەری ئاکپارتی بوون بەڵام ئەم هەڵبژاردنە ئامادەنین دەکبن چونکە پێیان وایە کە لە ڕۆی ئابووریەوە توانای کڕینیان کەم بووە و زۆربەی هاوڵاتیان ئەم قەیرانە تەسیری کردو سەریان بۆیە هەڵبژاردنەکانی شارەوانەکان بەشێکی بچووکی بوو کە لە ئەستەمبول و لە شارە گەورەکان هەڵبژاردنەکانی دەستداوە پێی ئیستیطلاعاتی ڕەئی لە ئێستاە بە شێوەیەکی گشتی زۆر قورسە بتوانێت لە هەڵبژاردنەکانی داهاتووە بەم داینامیکانی کە ئێستا هەیە جارێکی تر بتوانێت هەڵبژاردنەکان بەرێتەوە بەو پێی هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردننی سەرۆکایەتی و پێویستی بە 50 زائیدیەکە ئەم ڕێژێژ لە ئێستاە بۆ ئاکپارتی و ئەردۆغان ڕێژەیەکی زۆر ئاسان نیە هەرچەنە بێگومان پراگماتی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان ئینکاری لێ ناکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی هێزی ئەردۆغان پێشتر بێجگە لە ئایدۆلۆژیەکەی هێزی ئەوە بوو کە ئابووری وڵاتەکەی پێشخستووە لە ئێستاە ئابووری وڵاتەکەی لە ژێر قەیرانێکی گەورەیە لە سەرەوە پرسە جارێشتر دێمەوەش پێم وایە لایەنی ئابووری زۆر بگرێت. بەڕێز دکتۆر عوسمان لە ساڵی سەرەتایەکانی هەشتاکان کاتێک تورکۆدۆزال سەرۆکی تورکیا بوو دەرگای تورکیا کردەوە بۆ ئەوەی لە وڵاتانی عەرەبی بە تایبەتی لە کەنداوی عەرەبی خەڵکی سەرمایەدار بتوانێت خان و مڵک بکڕێ لە تورکیا ئەمە وای لێک لە ناو شەقامی تورکیادا ناڕزایەتێکی زۆری لێکەوتەوە زاراوەیەکیان بەوە بەکاردەهێنا وڵاتەکەمان عەرەبەکان دەیبن یاخود عەرەبەکان دێن وڵاتەکەمان دەکڕن وڵاتەکەمان لە دەست دەچێت ئەمە بڵاو بۆ ئێستا زیاتر لە جاران ئەمە بڵاو بۆ چکە تەنها لە مانجی 11
1312 خان و فرۆشراوە کە زۆربەی لەناو تورکیادا بە تایبەتی لە لای ئەستەمبۆل و لە ئیزمیر و لە ئادەنەی بەشی زۆری ئەوانەی کە خانوویان کڕیەوە یان ئێرانین یان عراقین یان رووسین جارێکتر ئەم زاراوەیە کە عربەکان وڵاتەکەمان دەبن عربەکان وڵاتەکەمان دەکردن ناڕزایەتی خەڵکی لێکەوتۆتەوە لە تورکیادا ئەمە ئەگەر لیرە ئاوا بێ کە خەڵکی دەرەوە بچێ مڵک و ماڵە لە تورکیا بکرێ تا چەند خەڵکەکە تەحملی ئەوە دەکات بەڵێ یعنی خۆی حتا لە هەڵبژاردننی بەلەدیات لە 2019 یەکێک لە فاکتەرەکان کە بووە هۆی دۆڕانی نەک لە ئەستەمبول لە 4 شاری زۆر گەورەی تورکیا پارتی دادوگەشە پێدان دۆڕان هیچی باس ئەوە کرا زۆر بە ڕاشکاوی بوونی سووریەکان لەوێ و عەرەبەکان 150,000 کەس بە پێی هەندێک لە لێدوانەکان ئەوە فاکتەرێکە بەس ئەوە یعنی بەڕاستی ئەوە زۆر وەکو بڵێ هەموو شەقامی تورکی ئەو بۆچوونەی نییە چونکە ئێمە لە هەولێر ئێستا بەشێک خەڵکە لێ عربەکانە مشتێکیان لە هەولێر کردو بەڵام ئەگەر تو لە ناو بازاڕبی ئەزانی هەولێر زۆر پێویستی بە عمالەی بەو پارەی میوانە عربەکان دێننی بۆ ئەم شارە لەبەرەوە خەڵکەکە بەشێک لە ڕێگزپەرستە تورکەکان ئەوانە ئەو بۆچوونیانەیە ئەمە ئەوە نییە چونکە تەبان تورکیا وڵاتێکە لەسەر سیاحەتە ژێت ئێستا هەر لە خودی ئیستەمبول 2 ملیۆن عەرەبەیە و ڕۆژانە اینجا بەشێک لەمانە 200-300 هەزاری هینن سایحن هاتوونە گەشتیارن لەبەرەوە ئەوە گرنگە جگەلەوەش هەر هەفتەی پێشوو ئیمارات بەڵێنیدا 12 بلیۆن دۆلار لە وەبەرهەنان بینێنە ناو تورکیادا لەبەرەوە ئەمە زۆر گرنگە بۆ ئابووری تورکیا و ئەوانەی کەوا لە ئابووری تورکیا ئەزانن ئەم حقیقەتەش لە پێش چاویانە ئەوە وەکو بڵێ فاکتەرێکی سەریکی نابێ بۆ هەڵبژاردنەکان بەڵام ئەگەرەوەی باسی هەڵبژاردنەکان کە ئەوەی مامۆستا فاروق ئاماژەی پێکرد بەڵێ ئێستا تورکیا بە جۆری ڕاپرسەکان پارتی دادوگەشە پێدان لە بین 30 بۆ 35 و لە تورکیا دوو جەبهەیە دوو بەرە هەیە یەکێکی پێڵێن اتفاق ملی ئەو کەتیش پێڵێن اتفاقی جمهور یعنی ئەم دووبارەیە ئەوەی لەگەڵ ئوردوغانە پارتی مەحەپەیە کە پارتێکی ڕەگەزپەرستی تورکیا ئەوان پێکەوە 45 دێنن بە جۆرەی وەکو بڵێ ئەو ڕاپرسیانە ئیستا کراوە بەڵام کێشەش هەیە لە ناو ئۆپۆزیشن چونکە ئەوان لە بین خۆیانە یەک نین تاکو ئێستاڵێن تەنها کاندیدێک کە بتوانێت لە هەڵبژاردننی داهاتوو کە لە ساڵی داهات لە 2023 ئەگەر بکرێ بتوانێت بەرامبەر ئوردەغان بێ عەبدوڵای گولە عەبدوڵای گول کە سەرۆکی تورکیای پێشوە بەڵام لە ناو ئۆپۆزیشنە بە تایبەتی میرال ئەکشنەر کە سەرۆکی پارتی کاری باش پێڵێن ئەو ئەڵێنە ئەمەش قبول نییە لای خۆمان و ئەمڕۆ زیاتر مێراڵ ئەکشنەر لە ناو ئیتفاقی ملی بەهێزترە لە کلیزدار ئۆغڵ لەبەرەوە ئەمە کێشەیە کەس سیناریۆیەکی تشەیە ئوردوغان کە دێتە کە تورکیا قەیرانە بێت مبادرەیەک وەرەگرێ هیچ دوور نییە ئەگەر بزانێت پێش هەڵبژاردن وەزعی حزبەکەی و جەبەکەی باش نییە مبادرەیەکی شەڕێکی دەرەکی بکات هەتا بتوانێت حەماسی نیشتیمانی ئەمەش واردە و دوایش ئوردوغان ئێستا خۆی و پارتەکەی هەموو دەسەڵاتی ئەمنی و قەضایی لە ناو پەرلەمان وەکولی زۆرینانەیە ئەتوانێت بە جۆرەی حتا بەعزە سیناریۆی کە خوێنمەوە ئەڵێ ئەگەر بێت وەزعی حکومەت باش نەبێت وەزعی حزب باش نەبێت احتیمالە بڵێ لە تورکیا بارودۆخێکەیە پێویستی بە ئەلانی حالەی تەواریع هەیە کە ئەوە حالەی تەواریعش بوو مادەی هەڵبژاردن دۆ ئاخرێ یعنی ئوردوغان ئەو کەسە نیە بە ئاسانی دەسەڵات جێبێڵێ ڕاستە ئەو کەسە نیە بەڵام خۆت دەزانی لە هەڵبژاردننی شارەوانی لە ئەستەمبۆڵ کاندیدی جەهەپە دەنجیەکەمی هینە ئەگەر چیر داڕزاییان دەربڕی جارێکی تر وانیان هەڵبژاردن کەون دیسان هێناوێ ینی لە دەرەنجامە ینی ئەگەر فشارەکان بەردەوام بێ لەوانێ ئەوش ناتوانێت بەرگەی ئەو هەموو فشارە بگڵێ ئەوە زۆر ڕاستە تورکیا وڵاتێکی دیموکراسیە بەڵام
ئەردەغانش هەر بەلا بە دموکراسی کاڕوە یەکێک لەوانە دوو حزبی تازایە ئەوەی علی بابەجان داودۆڵە پارتی دواڕۆژ ئەتوانێت قرارێک دەربکە طبعا ئەمە لە سەحافی تورکی منێ خوێنەوە ئەڵێ قرارە دەرکاڵێ ئەم حزبانە لەبەرەوەی ئەوەنە جەماوەریان نییە تاکویستا لەو نسبەیە ناتوانن بچنە هەڵبژاردنەوە یان چەند بڕیارێکی تر دەرەکات لەسەر ئەساسی دەستوری کە ئەو هەڵبژاردنە گەرانتی بکات بۆ خۆی ئەمە شەیە سینناریوەیەکی ترشەیە هەروەکوتم ئەگەر بێت ئابووری تورکیا بەرەوە باش بڕوا وەکو خۆی ئەڵێ چکە هێشتا 2 ساڵ ماوە بۆ هەڵبژاردن احتیمالە جەماوەری پارتی دادوگەشە پێدان زۆر بکە دکتۆر نارۆ ئێمە بە حقیقەتێک بزانین ئێستاش لە تورکیا ئۆردۆغان سەرکردەیەکی کارزمایە و خەڵکێکی زۆر لەگەڵیەتی بەڵام ئەم سێرەکە ئەم کێشە ئابوووریە بەرەو چۆڕوە هەر لەوەش دەست پێ دەکەم لەو قسەی جەنابەت بۆ بەڕێز یەشار یاکش کە ئەم یەکگرتنەی مەهەپە و ئەکەپە وای کردووە کە تۆندڕەوی نەتەوەپەرستی زیاد بکە لە گوتاری سیاسی لە تورکیادا پێ وایە ئەم یەکگرتنە لە نێوان ئەکەپە و لە نێوان مەهەپە یەشیان پارتێکی بەناوی ئیسلامی ئەوەی دیکەشیان پارتێکی ناسیۆنالیستیان ئۆڵتڕا ناسیۆنالیست تاکەی بەردەوام دەبێت تیدا ئەو هاوپەیمانیی کە هەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتێکەوە دەوڵەت باخچەلی و دەوڵەتی بەردەوام دەبێت لە ناو هاوپەیمانەکەدا بەڵام شکست دەهێنێت ئەگە ئەو تێدا نامێنێت چونکە هەندێک خاڵی هاوبەشێ لە نێوان ئەم دوو هاوپەیمانەدا ئەم دوو حزبەدا بوونی نییە بۆیە ئەگەر بێت و ئەکەپە بۆ نمونە لە دەسەڵات نامێنێ ڕاستەوخۆ ڕەنگە ئەم هاوپەیمانێ شکست بێنێت چونکە ئەو ئاستی ئەوەی کەوا ئێستا دەدرێت بۆ ئەکەپە لە هەڵبژاردنەکانە بریتە لە 130 بۆ 132 و هەروەها 170 دەدرێت بە مەهەپە ئەمە لە هەڵبژاردنەکانە وەکو ڕێژە بۆیە دەبینین هێشتا ئەکەپە زۆرینەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هێزەکەی دیکە دەتوانێت بەردەوام بێت لەگەڵ یەکتریە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتوو بەشدا بن لە 2015 هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەیانتوانی کۆ ببنەوە لە کاتێکە هێزی براوە شکستی هەنابوو لەو کاتەدا بۆیە ئەگەر بێت وانەیەک لەوە لە ساڵی 2015 وەرگرن و هەڵبژاردننی 2015 وەربگرن ئەو کاتە توان فێر بن ئەم جارە بێنەوە سەر بارودۆخێک تەمەشا بکەن لەوەی کەوا چه هەرێک لە بەردەمیانایە بۆ ئەوەی کە بەیەکەوە کار بکەن بۆیە تێڕوانینەکە بەم شێوازەیە کە خەڵکێکی زۆر پێیان وایە کە ئەمە شکستێنێت تا ئەندازەی بارودۆخەکان لە بەژۆندیانە نەمێنێت یەکێک لەو هەواڵە خۆشانەی کە لەوانەیە ئۆردوگان و پارتەکەی دڵخۆش بکایژەوەیە کە لە تورکیادا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نەماوە جەهەپە ناتوانێت ئەو ڕکابەریەی ئۆردوگان و ئەکپارتی و مەهەپە بکاتن تۆ پێت وایە ئەمانە هەر ئاوا ئۆپۆزیسیۆنی تورکیا بە شکاوەیی بە بێ سەرکردەیەکی کارزماتیک دەمێنێتەوە؟ بە دڵنیایەوە بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان باشترین بڕیار بیدەن ئەوەیە کەوا بەیەکەوە لەسەر خوانێک کۆ ببنەوە لەسەر ئەو خاڵانەی کەوا بتوانن هەلی بیخۆزنەوە بۆ خۆیان لە هەمان کاتدا دوورکەونەوە لەو خاڵانەی کەوا چاکێشیان بۆ دروست دەکا کە لەسەری ئاوران بۆیە ئەگەر هاتوو ڕێککەوتن لەوەی کەوا استراتیژێکی جێگیریان هەبێت ئەوە ئەتوانن سەرکەون و بتوانن لە چرکەساتی شکستی ئەکەپەیە بتوان دەسەڵات بگرنە دەست ئەگەر هاتوو لەسەر خوانێک کۆ ببوونەوە و لەسەر خاڵابەشەکانی خۆیان جەختیان کرد ئەم تێگەیشتنە لای زۆر خەڵک هەیە و خەڵکی زۆر پێی وایە کە ئەشێ ڕوو بدات لە داهاتووە دوور نییە بەڵێ کاک فاروق دەگەڕێم لای جەنابەت بەرنامەکەی ئێمە خۆ دەزانی لەسەر ئابووری و لەسەر سیاسی بوو لە ئابووریەوە بازماندا بۆ سەر بابەتە سیاسیەکان لە بابەتە سیاسەکانی ژەوش ئەوەیە کە ئەوەندەی ئێوە ئاگادار بن ئەو هەڵبژاردنەی ناوخۆی بۆ بەلەدیە تورکیا کرا جارێکی دێمە سەر ئەو پرسە ئەگەری ئەوە هەیە تەرجەمەی ئەمە بکرێ
لە هەڵبژاردننی 2023 بۆ تەواوی تورکیاکە جەهاپە بتوانێت دەنگێکی وابێنێ ببێتە ڕکابەرێک یاخود ماندەیتی ئەوەی هەبێت کە خۆی حکوومەت پێک بێنێت؟ سەرەتا ئەم سیستەمە تازی کە ئێستا لە تورکیا پەیڕەو کراوە لە دوای ریفراندۆمەکەی 2017 ئەو سیستەمی پەرلەمانی گۆڕا بۆ سیستەمی سەرۆکایەتی. ئەمە زۆر گرنگە لی تێ بگەین. جاران ئەحزاب دەنگیا هێنا، حیزبەکان دەنگیان هێنا، یا بەتەنیا یاخود بە کوالیشنێک بە هاوپەیمانێک حکوومەت پێکێنە. بەڵام لە ئێستاە شخص هەڵەبژێرێ 50 پێویستە. بۆیە جەهەپە بەتەنیا ناتوانێت بە هیچ شێوەیەک دەسەڵات بگرێتە دەست. ئێستا ئەو میلەت ئیتیفاقیکەوە هەیە لە نێوان پارتی باش و حیزبی سەعادەی کە دایکی زۆربەی حیزبە ئیسلامیەکانە لە تورکایە بەیەکەوە ئەویان هەیە هەدە پارچەنە پێشووتر لە هەڵبژاردننی شارانەکان لە دەرەوەی ئەو هۆپەیمانە دەنگی دا بەربژێرەکانیان، بەڵام لە ئێستاە ڕێڕەوێکی تری گرتوۆتە دەستی و پێی وایە لە ئیتیفاقێکی سێم دروستەکەین. بۆیە بە شێوەیەکی گشتی معتەواتەکە وەکو جەنابی وەزیریش لە ئەنقەڕە ئاماژەی پێەیە بەتەنیا ناتوانێت پێویستە ئەحزابی معارەزە بەیەکەوە بەربژێرێکی بەهێز دەربخەن. من ئەمڕۆ لەگەڵ پسپۆڕێکی سیاسی کە نزیکە لە مرکزی قەرارەوە باسی ئەوەی کرد، خۆی یەکێکە لە کەسە نزیکەکانی ئەحمەد داوەتۆڵوە پێشترێکێک بووە لە کەسە نزیکەکان لە بەڕێز ئەردۆغانی شەوە، بەڵام لە ئێستاە دژی سیاسەتی و پێیان وایە سیاسەتی ئاکپارتی ئەردۆغان بە هەڵە ئەڕوا و دژایەتێکی سەرسەختی یەکەن ڕۆژانە. بەڵام پرسیارێکم نەکوتم باشە ئەگەر لە هەڵبژاردنە کەمال کلیژدارۆڵ بەرامبەر ئەردۆغان خۆی هەڵبژێرێت تۆ دەنگ بە کیانە دەی؟ بێگومان وتی دەنگ بە ئەردۆغانە دەم سەرڕای هەموو جهاتەکان. بۆیە وەکو مامۆستاش باسی کرد کاریزمای ئەردۆغان بێگومان و نەبوونی ڕکابەر لە بەرامبەریا یەکێکە لە هۆکارەکان یا خەڵەتوانین بڵێ سەبەکان احتیمالە کە جارێکتر بتوانێت. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر حزابی معارەزە بەیەکەوە بەربژێرێکی بەهێزیان هەبێ، هەرچەنە باسی بەڕێز عەبدوڵڵا گوڵە کرێ، بەڵام وەکو مامۆستا ژووتی لە ئێستا حیزبی باش بەرز مەرەر ئاکشنە لەگەڵ ئەوەیانە، بەڵام لە ئەگەری بەڕژێربوونی کەمال کلیژدارۆڵ من پێم وانە بتوانێت بەرامبەر ئەردۆغان هەڵبژاردنەکان بێتەوە. بەڵام ئەگەر بەڕێز ئەکرەم ئیمامۆغڵو یاخود باز لە مەنسوور یەواش سەرۆکی بەلەدی ئەنقەرە ئەکرێ، ئەو دوو بەربژێرە زیاتر قبوڵی هەیە لە ناو خەڵکە. ئەگەر بەربژێرێکی بەهێز هەبێ بێگومان ئەم هەڵبژاردنە بە پێی زۆربەی ئیستیطلاعاتی ڕای نە قسەی ئێمە لەناوخۆی تورکیا قسە لەسەر هیچ بەربژێرێکی بەهێز ناگەنە 140. بەڵێ من لە ناو خەڵک لە زۆربەی ناوەندەکان باز لە ئەکرەم ئیمامۆغڵو سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ لەگەڵ مەنسوور یەواش لە ئەنقەرە ئەکرێ، بەڵام ئەوی تا ئێستا ئەیبینین بەڕێز کەمال کلیژدارۆڵ سەرۆکی جەهەپە زیاتر قساکە و زیاتر وا دەرەکەوێت کە بەربژێر بێ. بەڵام ڕەئی شەخسی خۆم وایە ئەگەر کەمال کلیژدارۆڵ بێ ناتوانێت ڕکابەرایەتی کاریزمای دکتۆر عوسمان لە چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی لەو کاتێک کە ئەکاپا هاتە حکمڕانی لە تورکیا، دۆخی تورکیا بەرەو باشی ڕۆیشتووە. تورکیا بۆ یەکێک لەو وڵاتە زلهێزانی دنیا لە ڕووی ئابووریەوە هەروە لە ڕێوی پێگەی سیاسیشەوە. بەڵام ئەو گۆڕانکاریەکە لە تورکیا ڕوویداوە هەمان گۆڕانکاری لە ناو پارتەکەی ئەردوگانیش ڕوویداوە، لە پارتێکی ئیسلامی بەرەو پارتێکی ناسیۆنالیستی ڕۆیشتووە. ئەم گۆڕانە فکریە تا چەند لەوانەیە وا بکە کە ئەم پارتە نتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بەردەوام بێت، چونکە پلانی ئەردوگان ئەوەیە کە بۆ ماوەیەکی زۆر زیاتر لەوە بەردەوام بێ پلانی تریشەیە. لە کاتێکدا ئەم گۆڕانکاریە فکریە هەیە، گۆڕانکاریەکە لە ئیسلامی بوونەوە بەرەو ئۆڵترا ناسیۆنالیزم و تەنانەت دوورکەوتنەوە لە هەندێک پەیامی ئاین یەک لەوانە دروستبوونی دیەیزم لە ناو تورکیا دەکا. گەنجێکی زۆری ناو ئەکەپە پارتی باوەڕیان بەخوا هەیە، بەڵام باوەڕیان بە ئیسلام و بە دین و بەم شتانە نییە. ئەمە ڕوویداوە لە ناو پارتەکانە. چۆن دەتوانێت بەردەوام بێ بۆ ماوەیەکی دوور و درێژ؟ یعنی خۆی لە تورکیا شتێک هەیە پێڵێن ئیسلام تورک سنتسی، یعنی کۆکردنەوەی ئیسلام و نەتەوە پەرستی. ئەوە لە ناو ئەحزابی تورکی هەیە لە هەشتاکانەوە لە وەختی کەنعانێڤەرەن لە ناو مەجموعەیەکی ئینتەلێکچوەڵی تورکی وەکو بڵێ خراایە پێشەوە وەکو شتێ بە دژی شوعیەت دژی
چەپی تورکی ئەوە بەردەوام بووە لە ناو ئەخ پارتی و لە ناو مەحەپەش مەحەپە ئێستا بەڕاستی ئەتوانین بە گوێرەی خەڵکێکی تر ئەڵێن نەک ئەخ پارتی بەرە و هین ئەڕوا بەرە و ئەفکاری ڕەگزپەرستی تورکیا ڕوا بەڵکو مەحەپە نێزک بووەوە مەحەپە احتیوا کراوە بەخچەلی احتیوا کراوە لەلایەنی ئوردوغانەوە ئەمە بۆ چوونی تورکەنەتەوە پەرستەکانە ڕەگزپەرستەکان ئەڵێن مەحەپە ئەو حزبە نیە ئێمە ئەمانوێ بەڵام لە حقیقەتشە با بڵین ئەمە بۆ وای لێ هات طبعا من ئەوە ئەگەڕێنمەوە سەر هەڵبژاردننی 2017 کە هەدەپ ڕەدی کرد کە هین بکە تەحالف بکە حکوومەتێکی ئێتیلافی بکە لەگەڵ مەجبور بوو ئوردوغان هەر ناڵێم ئوردوغان زۆر پراگماتیکە مەجبور بوو بچوو لەگەڵ مەحەپە ئەو تەحالفەی کرد طبعا ئەوە چەند هەڵبژاردنێکی بۆی مسۆگەر کرد بەس داود ئۆغڵە و خەڵکێکی زۆر لەناو ئەق پارتی ئەڵێن ئەمە هەڵەیە ئەڵێن ئێمە لە زۆربەی هەڵبژاردنەکانە حتاکو هەڵبژاردننی ڕەفەرەندەمی سەرۆکایەتی کورد فاکتەری سەرەکی بوو بۆ یەکلاکردنەوەی ئەوە من لەگەڵ جەنابتم هاوڕام لەگەڵتا ئەگەر بێت ئوردوغان و ئەق پارتی بەردەوام بن لەو تەحالفەی کە هەیەە ئیستا لەگەڵ مەحەپەیە جەماوەرێکی زۆریان لەدەست ئەدەن و خەڵکێکی زۆری مەحەپە دیزمە ئیمانی بە شامانیەتە ئیمانی بە ئیسلام نییە و بەڵکو نەک ئەوەنە بە هەرتا دەنگش نادەن پارتی داودۆڵ لێرەدا زۆر لە چەند مناسبەیەکە ئەوەی وتی بابە ئێمە سەرکەوتنەکانمان لەسەر دەنگی کورد وستاوە لەسەر دەنگی با بڵێن ئەوان ئەڵێن هین ڕۆژهەڵاتی تورکیا ئەوتیانمە لەسەرەوە وستاوە ئەم بۆچوونای داودۆغڵت طبعا لەلایەنی ئوردوغانەوە ڕەپز کرا و بەداخەوە ئەڵێم ئیستا بەڵێ لە زۆر شوێن ئەو مافانەی بە کورد درابوو لە کاتی داودۆڵ ئێستا پاشەکشاکەن لی ئەمە بۆ تورکیا و بۆ پارتی مەترسیتایە دوای هەدەپ ینی زەرەری کرد لەم ئەردوگان نەچۆتە هەم هەدەپ زەرەری کرد هەم کورد زەرەری کرد و ئێمەش بووە سەبەبێک کە ئێمە داودۆغڵمان کە دۆستێکی زۆر بەڵێ ئێمە پێکەوە بووینە لە مالیزیا و دوایەوەش وەکو مامۆستا پێکەوە بووینە دوایش لە تورکیا لەو کاتەی لە دەسەڵات و بە بەردەوام پەیوەندیمە بوو لەگەڵیا یعنی ئەتوانم بڵێم ئەو هەڵەی هین کردی هەدەپ کردی کە پەکەکە و ئێران پێیان کرد بالمناسبە ئەو هەڵەیە استراتیجە کردیان بووە ئەوە داودۆڵش بۆ قوربانی ئەو سیاسەتە چکە ئوردوغان وتی تەحالفم لەگەڵ کوردایی سوورێکی نییە اینجا لاروەکوتم ئوردوغان کابرایکی پراگماتیکە چوو بۆ لای مەحەپە لەبەرەوە ئەمە هەڵەیەکی زۆر استراتیجی بوو لە هەدەپەوە بەڵام دکتۆریان ئێمە وەکو دیارە ئێستا هەدەپ ئەوەشە بێ ئاماژە بەوەش بکەین ئیستا لە محکەمەی دەستوری بەرزی تورکیا باسی ئەواکەن ئایا ئەو حزبە دابخەن یاننا هەدەپ دابخەن یاننا ئێستش من وای بینم پارتی دادوگەشە پێدان چانسێکی باشی هەیە ئەگەر بتوانێت دانستوان بکە لەگەڵ هەدەپە و بەڵام قسە لەسەرەوە هەیە کە هەدەپ ناتوانانی ئەو فرێشهۆڵدەی کە دانراوە دە لە سەتایەکە ئەوەی کە بێنێ لەوانەیە ناتوانێت ئەمە بێنێ ئەم جارەیە ئەتوانێت چکە بلێ بۆ لەبەرەوەی هین مەحەپە ناتوانێت ئەوە بێنێ تورکیا ئوردوغان یان پارتی دادوگەشت پێدان قەراریان داوە ئەو فرێشهۆڵدە بکەنە ١٧ حتاکو دۆستەکەی خۆیان دەربچێت بەڵام بەم شێوەیە بڕوە هەدەپ لە کێشەیەکی زۆر گەورەیە بەڵێ بەڕێز یاشار یاکەش زۆر بە کورتی ئەوەی 2017 ئەو هاوپەیمانیە نێوان هەدەپ و نێوان ئەکەپە کرا بە تایبەتی لە نێوان هەردوو سەرۆکەکە ئوردوگان و دەوڵەت بەهجەلی کرا پێ وایە هەدەپ دەیتوانی ئەو هەلە بقۆزێتەوە بارودۆخی کورد لە تورکیا ئێستا بەرەو باشتر دەڕۆی ئەگەر لە هاوپەیمانیەک باە لەگەڵ ئەردوگان زۆر بە کورتێکر وەڵام دێت کە پرسیارێکی دیکەشم هەیە ئاستیدا من پێم
من پێم وابوو کە کاتێک کە ئەو کەسی کە بە بڵێن سیاسەتی کرانەوە بەرامبەر تورکیا لەلایەن ئۆردوگان بەرامبەر کورد لەلایەن ئۆردوگانەوە کرایە بەر دەرفەتێکی ڕەخسان بۆ کوردەکانی تورکیا بۆ ئەوەی کەوا کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بە مانایەکی دیکە بۆ ئەوەی کەوا مافی کورد زیاتر بچەسپێت لە تورکیا و ڕێگەیان پێ بدات کەوا بوونیان هەبێت لە دەسەڵاتی جێبەجێکردن و بتوانن نوێنەرایەتی خۆیان بکەن بەڵام لە 2015 لە دەرئەنجامەکانی هەڵبژاردننی 2015 ئەو هەدەپە لە ڕاستیدا جەمپێکی گەورەی کرد لە دەنگهانیان زیادی کرد بۆ 89 تا لە 50 چەند کورسیەکەوە ڕۆیشت 59 کورسی ڕۆشتن بۆ 89 کورسی تقریبا ئەگە باش بیرم بێ ئەوەندە بوو ئەمە دەرفەتێکی یەکجا گەورە بوو بۆیە وای کرد کەوا ئۆردوگان و حزبەکەیان بێن گفتگۆ لەگەڵ هەدەبە بکەن وەکو دەرفەتێک کە دەبووە ئەمە بقوازرایەتەوە چونکە ئەکەپا هێزی یەکەم بوون دوای جەهەپە هێزی دووەم بوون کوردەکان هێزێکی گەورە بوون لە ناو پەرلەمانە لەو کاتەدا بۆیە دەرفەتێکی گەورە بوو بەڵام کاتێک هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەیانتوانیکەوە ئەم دەرفەتە بخۆزنەوە لە وەکو سەرمایەک بۆ خۆیان بەکاری بێنن دەرئەنجامەکەی ئەوە بووکەوە ئۆردوگان بڕات بەرەو هەڵبژاردنێکی دیکە لە پاش 5 مانگی دیکە وای کرد باردۆخە لە بەژەوندی خۆی کۆتایی پێبێنێت کە ئەمە دەرفەتێ بوو لە کیسی کوردەکان چوو بە بڕوای من دەبوایە ئەو کاتە پرسی کورد دەتواندرا چارەسەر بکری ئەگەر بەهاتایە و هەدەپە ئەم پرسەی بە هەندووە گرتایە بچوایەتە ناو حکوومەتەوە و دەستی کردایە بە دانستان و گفتوگۆکردن و بەڕێوەبردن خاڵێکی یەکجاگرنگ بوو بەڵام زۆر بە کورتی بەڵێ زۆر بە کورتی ئێستاکە لە پەرلەمانی تورکیادا نزیکەی 70 ئەندام پەرلەمانێک کە لە کوردن لەگەڵ ئەکەپە دوای نزیک بوونەوەی ئەکەپە و مەهەپە دوای ئەو پەیامە ناسیۆنالیستیەی کە لە تورکیا هەنێ پێ دوایە جارێکتر دەنگدەری کورد لە تورکیا دەنگ بداتەوە بە ئەکەپە وەکو جاران نەخێر پێم وان نییە ئەوان دەنگ دەدەن بۆ هێزەکانی دیکە بۆ هێز ئۆپۆزیسیۆنەکان دەنگ دەدەن ئەوە بڕوای منە و تێگەیشتنیمە چونکە ئێستاکە ئەو ئەزمونەی کەوا هەیانە کە هەرگیز هەمان هەڵە دووبارە ناکەنەوە کە لابردووە بۆ 1995 کردیان بۆیە پێم وانێ دەنگ بدەن بە ئاکەپە بەڵێ بەڕێزان یاشار یاکیش وەزیری پێشووی کاروباری دەرەوەی تورکیا لەگەڵم بووی لە ئەنقەرەوە زۆر سپاس بۆ سەرنجوتیە بینیەکانت بەڕێز کاک فاروق قەرەداغی کە لە ئەستەمبۆڵەوە لەگەڵم بووی زۆر سپاس خۆزگە دەرفەت زیاتر بە دکتۆر عوسمان لە ستۆدیۆ لەگەڵم بووی زۆر سپاست دەکەم کاروباری تورکیا یەکێکە لەو کاروبارە گرنگانەی کە پەیوەستە بە هەرێمی نەکەر هەرێمی کوردستان بەڵکو بە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت ئەوروپا و جیهانیش بۆیە گرنگە بە چاوێکی ورد و لێکۆڵێنەوەی زانستیەوە سەیری ئەو ڕووداوانە بکەین کە ڕۆژانە لە تورکیادا ڕوودەدەن بەشاد بن و سوپاسان دەکەین کە لەگەڵمان